زیاتر لە 15 زانکۆی پزیشکی کۆماری ئیسلامی ئێران لە شاری سلێمانی پێشانگایەکیان بۆ ڕەخساندنی دەرفەتی خوێندن بۆ خوێندکارانی هەرێمی کوردستان کردەوە. سەرپەرشتیاری پێشانگاکە دەڵێت زانکۆکانی ئێران بە ڕێژەیەکی بەرچاو داشکاندنیان کردووە و قوتابیانی 12 ئامادەی و خوێندکارانی ماجستێر و دکتۆراش دەتوانن داخوازیەکانیان پێشکەش بەو زانکۆیانە بکەن و دەرفەتی خوێندن لە وڵاتی ئێران بەدەست بهێنن. ئەمڕۆ 15 زانکۆی ئاسپەرز لە کۆماری ئیسلامی ئێران و لەم پێشانگای بەشداریان کردووە. زۆربەی زانکۆکان زانکۆی پزیشکی ئاسپەرزن لە ئێران، زانکۆی کێشی تیا بۆ بەشەکانی تر و هەروەها ئەو کەسانی کە خوێندکاری پۆلی ئامادەین ئەتوان بێن لێرە کورسی بێ بەرامبەر وەربگرن کورسی خوێندن. ئەو کەسانی کە پزیشکیان خوێندوانی بەکالۆرسیانی ئەتوان بێرە لە بەشەکانی ماستەر یاخود لە بەشەکانی PhD کورسی خوێندن وەربگرن و هەروەها ئەو کەسانی کە خوازیاری وەرگرتنی کورسی فێربوونن لە بواری پزیشکی توان بێن لێرە لەگەڵ نوێنەری وەزیری خوێندنی باڵای خوێندنی تەندروستی کۆماری ئیسلامی ئێران و هەروەها لەگەڵ زانکۆکان قسە بکەن. لە زۆربەی ناوچەکانی کوردستانەوە قوتابیان ڕویان لە پێشانگاکە کردو و زانیاری لەسەر زانکۆکان و شێوازی خوێندن وەردەگرن. ئەو زانکۆیانی بەشداریان کردووە لە سەرجەم شارەکانی ئێرانن. بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێران دەڵێن ئامانجیان لە کردنەوەی پێشانگاکە هەماهەنگی و هاوکاریکردنی قوتابیانی هەرێمی کوردستانە تا بتوانن لە ئاستێکی باڵا لە زانکۆ پزیشکیەکانی ئێران بخوێنن. لە هەمان کاتدا ڕەچاوی نرخی خوێندنیشیان کردووە بۆ قوتابیانی هەرێمی کوردستان. همونجا که مستحضر هستی جمهوری اسلامی ایران دیارە وەکاگادارن کۆماری ئیسلامی ئێران پێشکەوتنی باشی زانستی بەخۆ بینیوە بەتایبەت لە بواری پزیشکی. ئەمڕۆ کە ئێمەوەتاین لە وڵاتی دراوسی خۆمان عێراق دەمانەوێت ئەزمموی خۆمان لە پێشکەوتنی زانستی بەتایبەت لە بواری پزیشکی بۆ قوتابیانی خۆشەویستی عێراق بەگشتی و بە تایبەتیش هەرێمی کوردستان بگوازینەوە و دەمانەوێت ئەم پێشکەوتنە زانستیانە لە بواری پزیشکی بۆ زانکۆکانی کوردستانیش بگوازینەوە و دیارە ئێمە ئەو تواناشمان هەیە کە قوتابی بۆ بەشی پزیشکی وەربگرین و دەشمانەوێت ئەزمموی خۆمان لە بواری دەرمان بۆ قوتابیانی خۆشەویستی هەرێمی کوردستان بگوازینەوە. بەهۆی کەمی نرخ و گونجاوی زانکۆکانی ئێران ژمارێکی زۆر لە قوتابیانی ماجستێر و دکتۆرا ڕوو لە وڵاتی ئێران دەکەن. زۆرێکیش لەوانەی خوازیاری خوێندن و توانای بەردەوامیان نییە. کردنەوەی ئەو پێشانگایانە دەرفەتێکە بۆیان تا بە نرخێکی کەمتر بخوێنن. لە هەمان کادا پێشتر زانیاری تەواو لە سەرجەم زانکۆکان دەتوانن وەربگرن.